خۆشەویستان لە تەوەری دوین بانگ باش کوردستان پرۆگرام بانگ باش کوردستان لەگەڵتان بەردەوام بین. دیارە ئەم تەوەرەمان کە تایبەتە با گفتوگۆکردن لەسەر پێکاتی جگەرە و نێرگەلە پێکاتەکانیان چییە؟ هەرێکێک لەم پێکاتانە زیانەکانیان چیە بۆ تەندروستی ئەو کەسانەی کە دەیکێشن و بەکاری دەهێنن. دیارترین نەخۆشیەکان کە بەهۆی جگەرە کێشان نێرگەلە کێشانەوە ڕوبەڕووی تەندروستی کەسەکان دەبێتەوە و خواردن تەندروستانی کە بۆ جگەرە کێشان و نێرگەلە کێشان بەسوودە خۆی لەچیدا دەبینێتەوە. دیار من بە وردی گفتوگوێم بابەتە دەکەم پرسیارەکان سڕ دەکەمەوە لەگەڵ میوانەکەم کە دکتۆر فەهمی حوسێن کاکەمەد پسپۆری سنگ و دڵ و بۆریەکانی خوێنەوە ڕاستەخۆ لە سوودی بانگ باش کوردستان میوانمانە دکتۆر بەیانیت باش سپاس بۆ ئامان دەبوونیت. باین جەنابتان باش زۆر سپاس بۆم دەرفەتە. هەر باش بێت دکتۆرگیان پێمان خۆشە بزانین دەستپێک پێکاتەی بەگشتی پێکاتەی هەرێکە لە جگەرە و نێرگەلە ئەو مادانەی کە لی دروست دەکرێت لە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڵێ جگەرە پێکاتێکی ئاڵۆزی هەیە ئەلبەتە هەرێکە لە نێرگەلە کێشانەکانی تریش هەر مشتەقی جگەرەن جیاوازێکی زۆریان نییە، بەڵام بەپی راپۆرتێکی ئەمریکان لەنگ ئەسۆسیشن سندیکای ئەمریکی سیەکان ئەڵێ لە پێکاتێکی یەک جگەرە نزیکەی 600 مادە هەیە وڵێ لە دوای سووتانی ئەم جگەرەیە ئەم 600 مادەیە ئەگۆڕێ بۆ 7000 مادەی تر و ئەڵێ زۆرێک لەم مادانە نەک زۆرێک ئەتوانێت بڵێ هەموو ئەم مادانە زیان بەخشن، بەڵام 69 لەم مادانە ڕاستەوخۆ پەیوەندیان بە دروستبوونی شێرپەنجەوە هەیە لە لەشی مرۆڤە. ئەوەی لای خۆمان باوە ئەڵێن کە ئەڵێن جگەرە یەکسەر ئەڵێن نیکۆتین و تار، بەس بەڕاستی نیکۆتین و تار لە مادە باوەکانی ناوجگەران وەگەرنا تەنها مادەی ناوجگەرە نین و راپۆرتی تریشن ئەم ڕاستی ئەسلمێن و ئەو ڕقەمانە زیاتر ئەڵێن و کەمتر ناڵێن. بۆیە پێکاتێکی ئاڵۆزی هەیە و توانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەم پێکاتەیە نێرگەلەش تقریبان هاوشێوەیە پێستەنا کەمێک لە با بڵێن گۆڕانکاریەکی سادەی تێدایە لە نێرگەلایە بۆ نمونە کۆمەڵێن مادەی تر کە بۆن و تامی جگەرەکە خۆشترەکەن تێکەڵە بێ لەلایەک لەلایەکی تر شێدار ئەبێ ئەو دووکەڵی کە دروستە بێ ڕێژەی دووکەڵەکە کەمترە بێتەوە، بەڵام مادەکان هەمان مادەن هیچ فەرقی نییە و ئەتوانن لە هەندێک ڕۆژ نێرگەلە زیانەکەی زیاترە بۆی کە هۆکاری کەلتوری و هۆکاری خوو بۆ نمونە لە جگەرەیە کەسێک کە جگەرەیە کێشێت ناتوانێت لە هەموو شوێنێکی داخراوە بیکێشێ یان بۆ نمونە ئەفون تەنها چەند دەقیقەیەک جگەرەی کێشە، بەڵام تۆ بینی کەسێک کە نێرگەلەش کێشە بە سەعاتێک کێشێ و چەند کەسێک دانیشن بە یەکەوەی کێشن ئەم نێرگەلێ تەسلیم یەکترەکەن کە ئەمە فاکتۆرێکی کەلتوریە. بێگومان ئەمەش مەشاکلی زیابوونی گواستنەوەی نەخۆشیەکان و ئینفێکشنس دیزیزەکان زیاکەن. باشە دکتۆر، ئەو مادەی کە وەکو تام بەکاردێنرێت بە جۆرە جیاوازەکانی کە بۆ نێرگەلە بەکاردێنرێت، ئەمە خۆی خودی ئەم مادەیە زیانی چیە بۆ تەندروستی؟ هیچ زیانێکی دیکەی هەیە بەدەر لەوەی کە لە جگەرە جێ بکاتەوە؟ زیانێکی تایبەتی تەندروستی نییە، بەڵام هەر ئەوەیە کە بەشەیەکی ناڕاستەخۆ زیانەکەی ئەوەیە کە حەز و ئارەزوو و ڕاکێشانی کەسەکە بۆ زیاتر نێرگەلە کێشان زیاکە کە خودی خۆی ئەمە زیانێکی زۆر گەورەیە بەڕاستی. لە زۆربەی زۆری ئەو راپۆرتە پزیشکانی کە باسی زیانەکانی نێرگەلەکەن جیاوازیەک دروست ناکەن لە زیانەکانی نێرگەلە کە کەمتر بێ لە زیانەکانی جگەرە کێشان لەبەرەوەی هەمان میکانیزمە هەمان مۆدی بەکارهێنانە. باشە دکتۆر، باست لە پێکاتەی جگەرە کرد کە نیکۆتین و تار گرنگترینیان کە زۆر باس دەکرێت و ئەم دوانە زۆر ناسراون لەلایەن هاوڵاتیان بەگشتی. ئەم دوو مادەیە زیانەکانیان چیە؟ وەکو خۆشت پێدوتین کە دوو مادەکە زیانیان هەیە، بەڵام بە دیاریکراوی ڕەنگە زۆرێکمان نەزانین کە زیانەکانی خۆی لە چیدا دەبینێتەوە. بێجگە لەم دوو مادەکانی تریش زیانیان چییە؟ بەڵێ جا ژماری مادەکان زۆر نزیکەی 7000 مادەیە و تقریبان هەمویان سلمێنراون کە زیانی تەندروستیان هەیە و هەندێک لەوانە سلمێنراون کە ڕاستەخۆ شێرپەنجە دروستەکەن. بەنسبەت نیکۆتین و تارەوەی کێشیان ئەوەیە کە سیفاتی خوگرتنەکەیان هەیە، یعنی کەسێک ئەتوانێت چۆری نەخوا
لەبەرەوەی خۆگرتن نییە چاوری بەڵام کەسێک ناتوانێت جگەرە کێشان کە فێر بوو ناتوانێت وازی لێ بێنێ لەبەرەوەی سیفاتی خۆگرتنی هەیە و ئەم خۆگرتنە بە شێوەیەکی سەرکی دراوتە پاڵ ئەم دوو مادەیە و ئەم دوو مادەیە مشکلی سەرکیانەوەی کە کەسەکان ڕاکێشن بۆی جگەرە بکێشێ لەگەڵ ئەو ڕاکێشن بۆی بڕی جگەرە ڕۆژانە زیاب بکات لەبەرەوەی جگە لە سیفاتی خۆگرتن سیفاتی بەرگەگرتنیشیانەیە سیفاتی بەرگەگرتن ئەوەیە کە کەسێکەگەر ئەمڕۆ بە دەستجگەرە اکتیفای کردی بێ و تێربوو بێ مانگێکی کە ئەم وەختانە ناتوانێت بە دەستجگەرە بوەستێ ئەبێ زیادیکە و ساڵێکی کە ئەبێ زیاتریکە ئەم سیفاتی بەرگەگرتنی پێڵێن ئەم سیفاتی بەرگەگرتنە بەشێکی سەرکی لەو دوو مادەیە باشە ئەی چی دەربارەی نێرگە لێسا دەبینین بە شێوەیەکی بەرچاو بەدەر لە پیاوان کە پێشتر بە شێوەیەکی گشتی ئەوان زیاتر بەکاریان دێنە لێسا دەبینین کە لە کافتریانەکاندا یاخود شوێنە گەشتیاریەکاندا بە گشتی خانمانیش بەکاری دێنن ئەمە زیانەکانی چێ زۆر جار دەوترێت کە نێرگە لە ڕەنگە باشتر بێت لە جگەرە زیانەکانی چییە و ئەم باشتری کە لە لامان دروست بۆ ئەم مەفهومەی کە لەلای هاوڵاتیان بەگشتی دروست بۆ خۆی لە چی بینێتەوە بۆ چی مەفهومە هەیە ئەگەر لە ڕۆوە تەندروستەکەەوە تەماشا بکەین هیچ راپۆرتێک هیچ بەڵگەیەکی تەندروستیمان دەست ناکەوێت پێوان بڵێ نێرگەلە باشترە لە جگەرە ئەم شتە بوونی نییە کە ئەمە وەکو زانست ئەگەر لە ڕۆ کەلتوریەکەەوە تەماشا بکەین وەکو پێشتر عرضم کردی زیاترە لەبەرەوەی ماوەی بەکارهێنانی نێرگەلە زۆر زیاترە لە ماوەی بەکارهێنانی جگەرە بۆیە کەسێک کە نێرگەلە ئەکێشێت زیاتر لە مەترسیایە بۆ هەمان زیانی جگەرە کە باسەکەین زیانەکانی جگەرە ناکرێت بە هیچ شێوەیە ناکرێت لە بەرنامێکا بخرێتە ڕوو بۆچی چونکە دەیان بەڵگە هەن ئەڵێن هیچ ئەندامێک لە لەشی مرۆڤ نییە زیانی جگەری پێنەگە چۆن هیچ ئەندامێکیش لە لەشی مرۆڤ نییە ڕێژەی توشبوونی بە شێرپەنجە بە بۆنی جگەرەوە زیانەکە جگەرە و شیشە ئەمە باسیێمان کردکە فەرقیان نییە بەڵام لە ڕۆکردلەکەەوە زیانەکە زیاترە لەکەوانەیە کە ئەوەی باسی خانمانەکەی بەکارێنن ئەمە مەترسیەکە زیاتر ئەکا بۆچی چووکە ئێمە کۆمەڵی نەخۆشی زانراومان هەیە کە لە ئافرەتی دووجیانە لە خانمانی دووجیانە تەسیر لەسەر مناڵەکەی هەیە ئەو مناڵی کۆرپەی لەدایکە بێ بە تەسیری کێشانی خاڵەیە لە پیاوان جیانەکاتەوە زۆر مەترسیەکە زیاترە کە منداڵێک لە تاسەڵ دایکە بێ زمانی دوولەتە یان با بڵێم مەڵاشوی دوولەتە پێویستی بە چەند نەشتەرگەریەکە بۆی ڕێک بکرێتەوە بە بۆنەی چیەوە بۆنێ ئەوی دایکی جگەری کێشراوە لەسکی دایکە یان بۆ نمونە کێشی نوقسانە یان ئەوەیە بە مردووی لە دایکە بێ ئەمانە هەموو ئەو زیانانان کە بە باشی سلمێنراون بە بۆنەی جگەری کێشانی خانمانەوە دروستە بێ باشە دکتۆر زۆر جارباز لەوەش دەکرێت کە جگەرە کێشان و نێرگە لە بەگشتی ئەو بابەتانەی کە بەکاردێنرێت و دووکەڵیان هەیە بۆ نزۆ کێش خراپن ڕگەمە لە پسپۆرێکی جنابتەوە دوور بێت بەڵام بەپێی ئەو راپۆرتانی کە تا ئێستا و لە کۆڵیانی تا ئێستا کرابێت ئەمە پشت ڕاست کراوەتەوە کە جگەرە کێشان و نێرگە لە کێشان هۆکاری بۆ نزۆکی تەنها لە خانمانە هەیە لە پیاوانیشدا لە هەردوو ڕێکەسەکە ئەو شتە سلمێنراوە بەڵێ ئێمە پێشتر وتمان هیچ ئەندامێک لە لەشی مرۆڤ نییە کە زیانی جگەری پێنەگاوە کۆندامی زاوزێ کۆندامێکی زۆر گرنگە هەم لە خانمانە هەم لە پیاوانە بەڵێ توێژنەوە زانستەکان ئەوان سلماندووە کە ڕێژەی نەزۆکی زیاتر لەوانی کە جگەرە کێشن هەم لە خانمانە هەم لە پیاوانە باشە دکتۆر بەگشتی زانین کە جگەرە کێشان و جەنابیش تا ئێستا باسی کرد کە زیانی هەیە و ناتوانین ئێمە کۆڵی لەم بابەتە بکەین بەڵام دیارترین ئەو ئەندامە هەناویانەی جەستە کە زۆر معڕەزن بۆ زیانەکانی جگەرە کێشان و نێرگە لە کامانن و هۆکاری ئەمەش چییە کە بەپێی بلەبەندی هەرێکێک لەمانە ڕەنگە زیانی زیاتری بەرکاتاو ئەندامی کەناوی دیکە بەڵێ بەپێی دوور و نزیکی لە موسیبەتەکەیە لە جگەرەکەیە ئێمە چه ئەندامێکمان زۆر نزیکە لە جگەرە کێشان بێگومان کۆندامی هەناسەیە کۆندامی هەناسە لە سیەکان لە بۆری هەناسە لە قوڕک لە لوت و لە گوێ بە شێوەیەکی گشتی ئەم کۆندامی هەناسەیە بە سیەکان و بە لوت و بە گوێشەوە ئەگەری توشببوونیان بە شێرپەنجە نزیکەی 25 ئەوەندەی کەسێکی کەی کە جگەرە نەکێش کاتە ئەندامی یەکەم کە تووشەبێ بریتە لە کۆندامی هەناسە دو بەدوای کۆندامی هەناسە کۆندامی سوڕانە ئەنە کۆندامی دەماری خوێن و خوێنە دواتر مێشک و دەمارە بە پلەی یەکەم کۆندامی سیەکانە لە برەوەی ڕاستەخۆ دووکەڵەکە بەر کۆندامی هەناسەکە باشە دکتۆر زۆر جار گەنجە بینین یا خۆ داوڵاتیانە بینین کاڵێنی مجگەرە کێش نین بەس نێرگەلا کێشین نێرگە لە خراپ نییە ئەمە نازام چی پەسەو هێنانەوەیە بە ئەمە شەڕدانە بە خوێکی زۆ خراپ و ئەمە
تێگەشتێکی هەڵەیە هەندێک جار و هەندێک جار ینی ڕێز و احترام بۆ کەسانە خۆیان هەڵە خەڵەتێن وەگەرنا هیچ راپۆرتێکی پزیشکی نییە پێمان بڵێ نێرگەلە کێشەی کەمترە لە جگەری کێشان. باشە گەر بین باسی ڕاستە زانست پێشکەوتووە تەکنەلۆژیا پێشکەوتووە دنیا پێشکەوتووە بەرەو کرانەوە دەچین بەڵام ڕەنگەم کرانەوانە زۆر جار زیانی هەبێ بۆمان بۆ منە لێسادا دەرگەلی ئەلکترۆنی بەکاردەهێنرێت کە ڕەنگە شتێکی ئاسان بێ هەڵگرتنی و بەکارهێنانیشی ئاسان بێت جگەرە عینەشت ئەمە زیانەکەی چی ئەمە ئەلکترۆنیانی کە لێسادا بەشێکی گشتی بەکارهێنرێت بەپێی تەنانەت زۆر جار من بینیومە کە منداڵان هەبوون ئەمایان بەکارهێناوە کە دەڵێن منداڵ واتە خوار 18 ساڵ بوون زیانەکانی چی ئەمە هەر ئەوەی جەنابەت بینیوتە لە جیهانە وایە ڕێژەی بەکارهێنانی جگەری ئەلکترۆنی لە منداڵانە زۆر زیاترە لە کەسی بەتەمەنە ئەمەش هەمان زیانە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر چۆن لە نێرگەلی ئەلکترۆنیا جگەرەکەن با بڵێن تووتنەکە یا سیگارەتەکە ناسووتێنرێ مجرد ڤاپۆرای سەگرێ یعنی ئەکرێ بە هەڵم بۆیە لەبەرەوەی ناسووتێنرێ ڕێژەی زەرەری زیانی جگەری ئەلکترۆنی کەمترە لە جگەری کەتبەتەشێکی طبیعی بەکارەهێنرێ کەواتە ئەو کەسانی کە خۆیان جگەرە کێشن و ناتوان واز لە جگەرە کێشێنی بێنن باشترە وەک لە بری ئەوەی جگەری طبیعی بەکاربێنن باشتر جگەری ئەلکترۆنی بەکاربێنن بەڵام بۆ کەسێک کە جگەرە کێژ نییە بێ جگەرەی ئەلکترۆنی بەکاربێنی و پێی وای بێ ئەمە زیانی نییە ئەمە هەڵەکەیە بۆچی لەبەرەوەی ئێمە لە مادەی خامی جگەرە شاکە نزیکەی 600 مادەمان هەیە ئەمانە هەموو سەرەتان دروست دەکەن هەموو نەخۆشی دروست دەکەن بەڵام بەسوودانەکەی ئەبێ بە 7000 کەواتە بەسوودانەکەی زیاکە وەگەرنا سەلامەت نییە و بە هیچ شێوە نابێ ئەویش بەکاربهێنرێ بۆ کەسێک کە جگەرە کێش نەبێ. باشە هەنێک شت هەیە هەنێک بابەت هەیە کە لە کۆمەلگایە دەبیندێت زۆر جار ئەرکی هەمووانە کە ڕوبەڕووی دەنگمان هەبێت و دەنگمانیە بخین لەسەری بۆ نمونە بەکارهێنانی جگەرە یاخود فرۆشتنی جگەرە بە منداڵان ئەو تەمەنە نایاسایی کە پێویست نییە منداڵ جگەری تێدا بەکاربێنن تەنانەت پێشی بفرۆشێ بەڵام ئەمە لە کوردستانە بە شێوەیەکی بەرچاو دەبینین کە منداڵان جگەرە ئەکڕن جگەرە زۆر جار خۆشیان فرۆشیاری جگەرەکەن و جگەرەش دەکێشن ئێوەکو پزیشکانی پسپۆر لەم بوارەیە هەڵوێستان چییە زیانەکانی تایبەتر لە خەڵکانی دیکە و ئەو کەسانی کە گەورن بۆ منداڵان چییە چی گیان دەکاتەوە لە کەسانی دیکە کە جگەرە دەکێشن ئەوانەی لە تەمەنێکی سەرەتاییە دەست بە جگەری کێشانەکەن بێگومان زەربێکی زۆر گەورەتر و ڕاستەوخۆتریان بەرەکەی وەک لەوەی لە تەمەنێکی دواترات دەست پێکەن بۆچی چکە منداڵێک کە تەمەنی 13 ساڵە یا 15 ساڵ ئەمە لە تەمەنی گەشایە هەموو ئەندامەکانی لەشی لە تەمەنی گەشایە پێشەوەی گەشە بکات توێیت ڕێگرێکە خەیتە بەردەمی کە بە دنیایە مەشاکیلەوە کاتە لەو کاتە کێشەی گەشەی مێشکی و ئەندامەکانی لەشی و ئەندامی هەناسەی و ئەندامی سوڕانی گەشەی کۆندامی زاوزەی هەموو ئەمانە جارێکتر ینی گەشان ئەکەوێتە مەترسیەوە نەک لەوەی کە گەشان کردوێت و دواتر بکەونە مەترسیەوە ئەمە خاڵی دومی ئەوەیە کە هەندێک لە زیانە گەورەکانی جگەری کێشان وەکو بۆ نمونە شێرپەنجە عادەتەن لە دوای 35 ساڵ پاکەوە دروستە بێت یەکەی جگەرە خۆی یەکەی پێوانەی هەیە کێشانی ینی کەسەکە چەند ساڵ جگەری کێشاوە ڕۆژانە چەنە کێشێ ئەمە کرێتە یەکەیکی پێوانەی پێی ئەپێورێ ئەگەر مناڵێک لەسەر تا دەست پێ بکە لە تەمەنی 30 ساڵ دەست پێکە لەوانە لە 25 ساڵی لە 30 ساڵی ئەو یەکەی دیاریکراوە تێپەڕێنێ کە مەترسێکی زۆر گەورە لەسەر ژیانی دروستەکە هەنی ئەوانە چانسی ژیانیان زۆر کەمە بێتەوە بۆیە جەریمەیەکی بەڕاستی زۆر گەورەیەوە لەوەش گەورەتر ئەوەیە زۆر جار گەورەکان مناڵە نێرن بۆ جگەرە کڕین هەنێ ئەو کاتە خاوەن دوکانەکانیش ناتوانن بڵێن جگەرە نافرۆشین بە مناڵە بەرەوەی زۆر جار مناڵەکان بڵێن بۆ باوکمە بۆ براکەمە ڕەنگە ئەمە هۆکارێکیش بێت کە منداڵەکە فێر بێت جگەرە دڵنیاییەوە ئەمە هۆکارێکە بۆی منداڵەکە خۆی بەکاری بێنێ هۆکارەکان زۆرن فاکتەری کەلتوری هەیە فاکتەری ئابووری هەیە فاکتەری سیاسی حتا سیاسی هەیە فاکتەری با بڵین بارودۆخ و جەو هەیە فراغی هۆکارەکان بەڵێ یاسایی هەیە ینی لۆکیشن هەر ناوچەکەمان لێرە کە نزیکین لە چەند وڵاتێکەوە کە جگەرە و مادەکانی تریش زۆر بەکارهێنرێ ئەمان هەموو هۆکارن کە پێویستی کاریان لەسەر بگرێ بەڕای من زۆر زەڕور بوو کە بۆ منە پەرلەمانی کوردستان یاسای تایبەتی بۆ جگەری کێشانەوە هەبووە بۆ منداڵ بۆ گەورە بۆ فرۆشتنی تەنانەت ینی بۆچی لە هەموو شوێنێکا چۆن ئاو دەسەکەوێت جگەرە دەسەکەوێت بۆچی ڕاستە دکتۆر ئەو کەسانەیە کە
زۆر جار دەچین بۆ پشتکرینێکی خوێن یاخود ئەگەر بمانوێ خوێن ببەخشین یەکێک لە خاڵەکان کە لەناو ئەو پسوڵە یاخود لەناو ئەو وەرەقەتی لی دەنووسرێن پزیشکەکان کە نابێ و کەسە جگەرەکێش بێت جگەرەکێشان چ پەیوەندیەکی بە خوێنەوە هەیە چ پەیوەندیەکی بە خوێن بەخشینەوە من دەمەوێت ئەمە لە زاری جەناب تۆ بزانم بۆ هاوڵاتیانی گشتی ڕێگاکی نازۆر بمان بزانین کە کاریگەریەکەی چیە لەسەر خوێن جگەرەکێشان ئەوێتە هۆی ئەوەی کە خوێنی کەسەکە خەست بێتەوە کە خوێن خەست بۆ مەترسی زۆر شت زیاکە مەترسی جەڵدەی دەماغ زیاکە مەترسی جەڵدەی دڵ زیاکە مەترسی جەڵدەی سیەکان زیاکە مەترسی جەڵدەی قاچ و سک زیاکە لەبەرەوە باشترە و کەسێک کە خوێنە بەخشێت جگەرەکێش نەبێ هەرچەند هێمە لە حاڵی زەڕوریا هەروەریەگرین بەڵام بێگومانەوە کەسێک جگەرەکێش نەبێ خوێنێکی ڕوونتر خوێنێکی گەشتر خوێنێکی تەندروستری هەیە بۆیە ئەوانە مەرغوبترن باشە دکتۆر ئەو کەسانەی کە جگەرەکێشن زۆر جار گرفتی ئەوشیان بۆ دروستە بێت کە خواردن ڕەنگە بەبێ پێویست نەخۆن ئەمە تا چەند لە ڕووی زانستی پزیشکیەوە دروستە خۆیان ئاماژەی پێ دەکەن بەهۆی جگەرەکێشان و ڕەنگە نتوانن نان بەپێی پێویست بخۆن ئیشتیهایان بمێنێ بۆ خواردنە جۆرا جۆرەکان بەڵێ خواردن شتێکی تەندروستە یانی کەسێک کە خواردنی پێ نەخورێ تەندروست نییە ئێمە شتمان جگەرە تەسیری خراپی لەسەر هەموو ئەندامان لەشەیە یەک لەوانە وەرگرتنی خواردنە بۆ ئەم کەسانە ئەوەشیان تێکەچێت تەنانەت تەنزیمی برسێتیان تەنزیمی هەرسکردنیان هەمووی تێک چووە لە بەرەو شتێکی چاوەڕوان کراوە کە ئەوانەی کە جگەرەی کێشن بە پێی پێویست خواردنیان بۆ ناخورێت بە پێی پێویست خەویان بۆ ناکرێت بە پێی پێویست وەرزشیان بۆ ناکرێت بە پێی پێویست بیرکردنەوەیان بۆ ناکرێت هەموو ئەندامەکانی لەش بە جگەرە کاریگەری هەیە بەڕاستی باشە گەرباز لە خواردنی جۆرا و جۆر بکەین بۆ جگەرەکێشان ئەو کەسانی کە جگەرە دەکێشن خواردنانی کە پێویستە قەرەبووی ئەو زیانە بکاتەوە بێگومان دەزانین کە قەرەبووی ناکاتەوە بەڵام هاوکارێکە بێت بۆ ئەوەی کە بۆ نمونەسیەکانیان تۆزێک گۆڕانکاری بەسرابێت و پاک بێتەوە هەناسیان بەپێی پێویست باش بێت و کۆمەڵێک زیانی لاوەکی دیکە کەم بکاتەوە خواردنە بە سوودەکان خۆی لە چی یابینێتەوە دکتۆر ئەو کەسانی کە جگەرە کێشن بە تەواوەتی دەستیان لەوە شتووە کە واز لە جگەرە بێن ئەمە هەموو کاتیار ڕڵی وازی لێ بێنە هەموو کاتیار تەرکیزمان لەسەر وازێنانەوە و نامانەیە سوڵح لەگەڵ جگەرا بکەین بڵین ئەوەش بخۆ جگەرە پێشە بەڵام وەرە ئەمانەش بکە بۆی چاک بیتەوە بەڕاستی ئەمە ڕەفزە بەڵام لە حاڵتێکە کەسێک هەروازی نەهێنا کۆمەڵێک خوو هەن بە خواردنیشەوە باشترە بیکەن بە نمونە بەرزی چەوری لە لەشە مەترسیەکانی جگەرە زۆر زیاکە بۆیە ئەو کەسە نابێ ئەو خواردنانە بخوا کە چەوری زۆری تایە کەواتە بە شێکی گشتی خۆ دوورگرتن لە خواردنە چۆرەکان باشترە بۆ جگەرە کێشەکان خاڵێکی کە قەڵەویە یعنی ئەو کەسی کە جگەرەی کێشێ کە قەڵەویش بێ مەترسیەکەی زیاتر بێ بەس کۆمەڵێک لە نەخۆشە ترسناکانی وەکو جەڵدەی دڵ و جەڵدەی مێشک و جەڵدەی پەلەکان بۆیە بێت چەوریش بۆیە بێ قەڵەویش نەبێ خاڵێکی کە ئەنجامدانی وەرزشە چکە نەبوونی وەرزش جارێکی کە مەترسیەکانی کۆندامی سوڕان و کۆندامی با بڵێن دەمارەکان زیاکە لە جگەرە کێشەکان بۆیە ئەو کەسانە بێ وەرزش بکەن کەواتە جگەرە کێشەکان ئەبێ هەوڵ بن کۆنتڕۆڵکردنی شەکرە کۆنتڕۆڵکردنی زەخت ئەبێ جگەرە کێشەکان هەوڵ بن ئەو نەخۆشیانە ئەو مشکیلانەوە ئەو فەکتەرانی کە مەترسیەکان زیاکەن لانی کەم ئەوانە کەم بکەنەوە کە لەو خۆی لەو چەند خاڵە نابینێت کە باسمان کرد باشە ئاماژەت بە خاڵێکی ترن کرد ئەویش خواردنە چەورەکان هەندێمە بینی بێتمان و کەسانی کە جگەرە کێشن ئەڵەن خواردنی چەورمان خواردووە بە جگەرەیەکیش بکێشین بە دوایە کێشەکە لەوایە بیزەبت ئەم جۆرە خوانە هەموو خوی ناڕاستن بەداخەوە بڵاو بۆتەوە و دەماودەم هێنراوە بە پێچەوانەوە ئەو کەسانی کە جگەرە کێشن ئەبێ بە تەواوەتی کۆنتڕۆلی چەوریان بکەن چونکە ئێمە بۆ نمونە نەخۆشیەکانی دڵ بەچی زیابێ یەکەم ئەڵێن جگەرە کێشان دوێم ئەڵێن شەکرە دوای ئەڵێن زەخت دوای ئەڵێن وەرزش نەکردن دوای ئەڵێن چەوری خوێن ئەمانە هەموو نەخۆشەکانی دڵ بۆ نمونە زیاد دەکەن تۆ کە جگەرت کێشاوە لانی کەم فاکتەرەکانی کە کەم کەرەوە بۆی کە وەرزش بکە کۆنتڕۆلی زەخت و شەکرە بکە ئەگەر هەتا و بە هیچ شێوەیە چەوری مەهێڵە چەوری خوێنت بەرز بێتەوە کە بریتێ لە خواردنی چەوری باشە خاڵێکم لات نەچێت کە یەکێک لە هاوکارەکانم بە تایبەت پێوتم کە ئەم پرسیارە بکەم ئەوانەی کە جگەرە کێشن زۆر جار لە دوای ناخواردن ئەبێت ڕاستەخۆ چاکە بخۆنەوە چایەک ئەبێ ئامادە بێت و بیخۆنەوە دواتر جگەرەکە بکێشن حکمت تێمە چیە دکتۆر؟
لە ڕاستە خۆگرتنە چاکە هەر خۆی خۆگرتنە جگەرکێشان خۆگرتنە هەموو تقریبا نزیکن لەیەکەوە یعنی بۆ منە کەسەکە چۆن خۆی گرتووە بە جگەرەوە خوشی گرتووە بە چاوە و هەمان کاتە ئەو مادەی کە لە چا هەیە کە فیۆفلینە ئەوش هەر تەسی لەسەر کۆندامی هین هەیە کۆندامی دەمار هەیە و نیکۆتین و تار و ئەوانە شەر تەسییان لەسەر کۆندامی دەمار هەیە یەکتر ئەهوەنەکەنەوە چۆن ینی ئەنی بۆم نەگەرە کەسە چاکە نەخوا لەوانەیە پێویستکە دوو جگەرە بخوا لەوانەیە پێویستکە سێ جگەرە بخوا بۆیە بە چاکە کەمتر جگەرە ئەکێشێ ینی هەر پڕکردنەوەی فەراغەکەیە بەڵام بێگومان چا بە شێوەیەکی ڕوون ئەگەر چا ڕوون بخورێ زیانی زۆر زیانی نییە سوودی هەیە بەڵام ئەوش ئەگەر بە خستی بخورێ هەر عینیش زیانی هەیە کۆمەڵە کێشەی تریش بەوەی ئەوە دروست بن کەواتە جگەرە کێشەکان یاخوداوایکە نێرگەلە دەکێشت زۆر جارمەبەڕیری لاوەکیش بۆ خۆیان هێننەوە بۆی کە جگەرەکی خۆیان بکێشن بەڵێ نەک هەر جگەرە هەموو مادە بێهۆشکەرەکان وایە هەموو ئەو مادانەی سیفاتی خۆگرتنیان هەیە ئەمە سیفەتێکی زۆر باوی بەکارهێنەرەکانێتی کە دائیمەن کۆمەڵێ کۆمەڵێ بڕووبیان و با بڵین بە زمانی خۆمان هێنەوە بۆی مادەکە بەکاربێنن کە جگەرەژێکێکە لەوانە چا شەرێکێکە لەوان لە کە سیفەتی خۆگرتنی هەیە باشە ئێمە هەمیشە باز لە زیانەکانی جگەرە دەکەین پسپۆڕانی وەکو جەنابتان باسی لێەوە دەکەن تەنانەت کە جگەرەکەی دەکڕین یاخود دەکڕن لەسەر پاکەتەکەی نووسراوە کە خراپە بۆ شێرپەنجە و جۆرە جیاوازەکانی نەخۆشی بەڵام چی کراوە لەسەر ئاستی جیهان بۆ کەمکردنەوەی جگەرە چی کراوە بۆ ئەوەی کە بەم شێوەڕەهایە کۆمپانیا جیهانیەکان جگەرە بەرهەم نەهێنن ڕقابە چۆن بخرێتە سەر ئەم بابەتە بەداخەوە شتی زۆر کاریگەر نەکراوە چکە بەڕاستی مانەوە نەمانەوە بازرگانی جگەرە بازرگانێکی گەورەیە لە جیهانە بۆیە بە ئاسانیش بنبڕ ناکرێ ئەوەی کە پێویستە مرۆڤ بیکە بەڕاستی ڕۆشنبیری خودە ڕۆشنبیری کەسەکە خۆیەتی کاتێک کە تۆ چاوێکی باشت هەیە کاتێک دڵێکی باشت هەیە کاتێک کە سێکی باشت هەیە لە پێناوی چی ئامەتەکەی بۆچی تێکی شتەکان ئەبێ لەسەر ئاستی خود بکرێت چکە لەسەر ئاستی جیانی شتی زۆر گەورە نەکراوە چکە گەر بکرێ کاریگەریەکەمانە بینیوە ڕۆژ بە ڕۆژ بەکارهێنەرانی جگەرە زیاکەن ئەنی ئەمە پێشووتر ئەو نەخۆشیانەی کە بەهۆی جگەرە دروستە بوو هەموو داتاکان ئایانوت لە پیاوە زۆرترەوە لە ئافرەتە ئێستا لە ئەوروپا و لە ئەمریکاش یەکسان خەرکە یەکسانە بێتەوە ئەڵم هەمان ڕێژەی لە ئافرەتی شاهەیە هەمان ڕێژەشی لە پیاوەیە بۆچی لە بەرەوەی جگەرەکێشان لە ئافرەتە زیادی کردو کە مەفروض بوو ئەگەر ئەو شتانە بکرایە کە جەنابەت باسەکەی مەفروض بوو کەم کا لە پیاوانیشە بەڵام ئێستا لە مناڵ و لە ئافرەتیشدا زیاکە کەواتە بەشێکی جیهانی شتێکی کاریگەر نەکراوە ئەوەی پێویستە بکرێ ڕۆشنبیری خودە و خود ئەبێ خۆی بیر لەوە بکاتەوە کە لە پێناوی بەرژەوەندی و باخەڵی خەڵکێکی ترە نێت خۆی بسووتێنێ باشە دکتۆر باسمان لە شێرپەنجە کرد دیارترین ئەو شێرپەنجانەی کە بەهۆی جگەرەکێشانەوە دروست دەبن کامانە دیارترینیان بێگومان شێرپەنجەی سیەکانە ئێمە لە کلینیکەکانمان ڕۆژانە ئەوە بینین یعنی بەدەگمەن ڕۆژێکە چی بۆ کلینیک کەسێک نبینی کە قوربانی شێرپەنجە بێ قوربانی جگەرە بێ و کە دیارترینیان شێرپەنجەیە کاتە شێرپەنجەی سیەکان بە پلەی یەکەمە 25 ئەوەندەی خەڵکێکی ئاسایی تووشە بێت دواتر شێرپەنجەکانی قڕگ و سوورێنچک و ناودەمە بە دوایە شێرپەنجای میزەڵانە و شێرپەنجەکانی کۆڵۆنە ئەتوان بڵم شێرپەنجەی تقریبا ئەمە راپۆرتە زانستیەکان واڵن شێرپەنجەی هەموو ئەندامەکانی لێش بە جگەرەکێشان ئەگەرەکەی توشبوون زیاد بکە ئەگەری توشبوونەکەی زیاد بێت و بوازلهێنانیشی درەنگترینیان سوودی هەبێ بۆ سیەکانە یعنی ئەگەر کەسێک بۆ ماوەی 10 ساڵ واز لە جگەرەکێشان بێنێ ئەو جار ئەگەری توشبوونی بە شێرپەنجەی سیەکان بە لە 150 کەمە بێتەوە لە مەترسیە سەرەتایەکەی کە 25 ئەوەندە بوو بەڵام ئەگەر کەسێک بۆ ماوەی 5 ساڵ واز بێنێ ئەگەری توشبوونی بە شێرپەنجەی سوورێنچک و بۆ دەم و لوتی بۆ ماوەی 5 ساڵ وازی لێ بێنێ ئەگەرەکەی لە 150 کەمە بێتەوە لە ئەگەری مەترسی یەکەم جاری بەڵام بۆ نمونە کۆندامی سووران مەترسیەکانی ئەگەر کەسێک بۆ ماوەی 1 ساڵ وازی لێ بێنێ مەترسیەکانی جگەرە لەسەر کۆندامی سوورانی ئەبێتەوە بە 0 بۆ کۆندامی دەمارەکان بۆ لە دوای 2 ساڵ و نیو ئەبێتەوە بە 0 تقریبا باشە دکتۆر دواتر دێمە سەر باسکردنی ئەو دەرمانە جیاوازانی کە بەکار بهێنرێت بۆ جگەرەکێشان بەڵام بەرلەوە دەمێ هەر لەسەر بابەتی جگەرەکێشان پرسیاری چروت لێ بکەم کە ئەمەش بەکار دەهێنرێت تەنانەت خەڵکانی هەیەن لە دەرەوە لە شوێنە زۆر تایبەتەکان داوای ئەم بابەتە دەکەن زیانی ئەمە چییە جیاوازی چیە لەگەڵ جۆرە جیاوازەکانی جگەرەدا لەگەڵ کە پێشتر هەمان بوو کە تووتنی تایبەت بەڵێ جگەری تووتن کە بەکاردێنرا
ئەمە جیاوازی چییە؟ بەڵێ کێشە ئەوەیە جگەرە ئەوەندە مشتەقی هەیە ئەوەندە داتاشراوی هەیە کە تەنانەت ناوەندە زانستیەکان و ناوەندە پزیشکیەکان فریانە کەوتون یەک و بە بڕی خۆیان مەترسیەکەی بزانن. بەڵام ئەوەندە هەیە کە بیسی هەموو ئەم جگەرە کێشانە هەموو تووتنەکەش تێکەڵەیەکە بۆیە جیاوازیەکان زۆر نین، یعنی هەموو ناوەندە زانستیەکان ئاماژە بۆکەن کە جگەرە و مشتەقەکانی لەوانەیە جەنابەت باس کرد لەوانەیە ئەو سیگاری کە پێشتر کێشراوە جیاوازیەکان جیاوازێکی بەرچاو بەرجەستە نییە تا ئێمە بیپێوین. فەرقەکە زۆر کەمە و تەنها لە ڕێژەی تووتن تیاکردنەکە و لە ڕێژەی کێشانەکە لە ڕۆژێکە. بەڵام ڕەنگە دکتۆر ئەوەی کە تووتنە من باز لەوە ناکەم، حەزەکەمە بکەمەکەوانەیەکەوە باز لەوە ناکەم کە جگەرە کێشان و جۆرە جیاواز جۆرێکە بێ باشتر بەیانە، بەڵام ڕەنگە ئەو تووتنەی کە جاران هەبووە لە کوردستانیشا زۆر بەربڵاو بووە مادی کیمیایی تێدا نەبوو بێت، جیاوازەکەی تەنها ڕەنگە لەو خاڵایە بێت دکتۆر. ئەخر ئێمە ئێستا ئەو شێرپەنجانەی کە ئەیبینین بڕوا بکە زۆربەی جار ئەو نەخۆشانە کێن بۆ لای ئێمە کە ئەڵێ چنێ جگەرت کێشاوە، ئەڵێن چەند پاکەتی کێشاوە، ئەڵێ پاکەت نەبوو ئەو کاتە، ئەڵێ ئەو کاتە ئێمە بە جگەرە ئەمان کێش بە سیگار ئەمان کێشە، یعنی جیاوازیەکە نبینین زۆر گەورە بێ. بۆیە ئەم جیاوازیانە من تکام وایە جگەرە کێشەکان بەم جۆرە شتانە خۆیان نەخەڵەتێن، فەرقی نییە ئەوەی کێشانی جگەرە و تووتن و شیشە و ئەوانە هەمووی هەر یەکێکە، فەرقێکی ئەوتۆ نییە. بۆیە بەم شتانە بە پاساو بۆ هێنانی کێشانەکان نێنەوە. دروستە دوجار دووکەڵ و دەچێتە نێو ئەندامە هەناویەکانەوە. دکتۆر و کەسانی کە واز لە جگەرە دەهێنن گرفتیان بۆ دروستە بێت، ڕەنگە بە کۆمەڵێک کۆکاری بارودۆخێکی دەرونیا تێپەڕن لە ڕووی جستەیەوە ئینێرجییان نەبێت، توانیان نەبێت بۆ کارکردن، ئەکتیڤیتیان کەم بێتەوە ڕۆژانە. ئەمانە پێویستە لە دوای جگەرە کێشان گرنگی بە جۆرە خواردنێک بدەن، دەرمانێکی دیاریکراو هەیە بۆ کەسانە کە قەرەبووی ئەو ماندووبوونیان بۆ کاتەوە بۆ هیچ وازێنان لە جگەرە کێشانەوە ڕووبەوەیان بۆتەوە. جگەرە کێشان خوگرتنە، هەر خوێکی ئینسان کە وازی لێنی بێگومان لە سەرتای بێتاقەتی ئەکا و هیچ شتێکیش ناتوانێت قەرەبووی بۆ بکاتەوە. مجرد ئەوەی پێویستە لەسەر و شخصە بیکە ئەوەی بەهێز بێ و ئیرادەی هەبێت کە بڕیارەکەی جێبەجێ بکە. تەنها ماوەیەکی کەمە، زۆربەی زۆری توێژنەکان باس لەوەکەن تەنها 6 هەفتەی یەکەم کەسەکە بێتاقەتە بێت، لە دوای 6 هەفتەی یەکەم نزیکە بێتەوە لە کەسێکی تەبیعی. بۆیە کەسێک ناتوانێت 6 هەفتە خۆی ڕاگرێت بە وەرزش بێ، تاوان زۆرێک باس لەوەکەن کە وەرزش بکە باشترینە، ئەو کەسە خۆی بە وەرزشەوە مەشغوڵکە، بە خوێندنەوە بێ، بە سەفرە و سیاحەتەوە بێ، بە هەر شتێک بێ خۆی بە دوور بگرێ لە فاکتەری یەکەم ئەوەیە کە جگەرە و ئەو کەسانەی جگەرە کێشن لە بەرچاوی نەبن. چکەمە هۆکاری خۆگرتن بەو شێوەیە، یعنی ئەگەر کەسێک لە بەرچاوی جگەرە بکێشن زۆر مشکلێکی دەرونی بۆ دروستە بێ، ئەبێ ئەوش بیکێشە. بۆیە مهمترین شتەوەی خۆی لەو کەسانە دوور بگرێت کە جگەرە کێشن، خودی جگەرەکە خۆی نەبینێ و خۆی بە وەرزش و بە سەفرە و سیاحەوە مەشغوڵ کات و خواردنێک نییە بەدیل بێ بۆ ئەوەی جگەرە نەکێشی بەڕاستی. ئەوەی کە هەیە ئەبێ کەسەکە خۆی بەهێز بێ و ئیرادەی هەبێ لەسەر وازیێنانەکە، غێری ئەوە من شتێکی کەشک نابم بەڕاستی. باشە دکتۆر، دەمەوێت لە کۆتاییدا دەرفەتیەوە بم بە جەنابەت گەرمن پرسیارێکی دیاریکراوە هەبوو بێ لە بیرم چوو بێ ئاماژەی پێ بکەم خۆت لێرەوە باز لە بابەتێکی دیاریکراوە. ئەوەی کە لەم بابەتی جگەرە کێشانە حتا جگەرە کێشەکانیش ئەزانن کە زیانێکی زۆری هەیە. بڕوان پێ بکە زۆرێک لەوانەیە ئێمە باسمان کرد ئەوان ساڵانی پێشووتر بیستویانە، بەڵام شتێکی کە هەیە کە جگەرە کێشەکان وەلان ناوە ئەویش فەحسکردنی خودی پێشوەختە، یعنی کەسەکە جگەرەی کێشە بە ماوەی 30 ساڵ هیچ ڕۆژ لە ڕۆژان نهاتوە فەحسێ بکە بزانێ تووشی شێرپەنجە نەبووە. بۆیە ئەو کەسانە ئێمە بە پێشێکی زانستی ئامۆژگاری ئەو کەسانە ئەەکەین کە جگەرە کێشن بۆ ماوەیەکی زۆر ساڵانە پێویستەکە ئەشعەیەکی تەنووری سنگیان بگرن، چونکە شێرپەنجەی سی ئەگەر لە سەرتاوە دەستنیشان بکرێ زۆر بە ئاسانی کۆنتترۆلەکرێ، بەڵام ئەگەر خۆی دەرخە ینی کەسەکە تووشی نیشانەکانی شێرپەنجە بێ زۆر زەحمەتە و کاتە کۆنتترۆل بکرێت. بۆیە کەسانی کە جگەرە کێشن ئەگەر تەمەنیان گەشتووە 55 ساڵ و ژمارە کێشانەکانیان لە 30 زیاتر بوو، ئەوە پێویستەکە هەموو ساڵێک جارێک ئەشعەیەکی تەنووری سنگیان بکەن. ئەمە شتێکە فەرامۆش بە تەواتی کراوە
لە کەلتوری ئەمە پێویستە و کەلتورە دروست بکرێت. دوو لەبی دکتۆر دیارە ئێمە هەمیشە کە یاخود بەرنمەیەکی دیاریکراوە لە تەنانەت لە چەند کاژمێر لە چەند خولێکێکی نێو کەناڵێکدا دەکەینە ئامانج کە قسەی لەسەرکەین بە ئامانجمان ئەوەیە کە سوودێ بکەینێ بە هاوڵاتیان زۆر جار کۆمەڵە کەسانێکیژە بوون کە توان وڵی لە ڕێگەی بەرنمەیەک و یاخود لە ڕێی قسەی پزیشکێکی پسپۆڕەوە کەسێکی پسپۆڕەوە ئێمە دەستبەرداری کۆمەڵێک خاڵی دیاریکراو بووین هیوادارین ئامانجی خۆمان پێکابێت و هاوڵاتیان بە دوورکن لەژگەرە کێشان. شیوادارم زۆر سپاس سپاس بۆ دکتۆر فەهمی حسین کاکەمەت پسپۆری سنگ و دڵ و وەرەکانی خوێن کامبانیا و سانیاریە بە سوودانی بە ئێمە بە ئێوەگەیان خۆشەویست سامچانێکی کورت و دەگەڕێمەوە. بەرەویادی دەساڵەی کەناڵی NRT لە وەرزێکی نوێ و قۆناغێکی نوێ دەردەکەوین لەسەر شاشەی هەر چوار کەناڵەکانی NRTدا گۆڕانکاری گەورە دەبینن. چاوەڕوانی کەناڵەکەی خۆتان بن بەم زوانە. بڕکە بابەتەکانی ئەمڕۆی بەینگ باش کوردستانتان پێشکەشکرا بە هیوای ڕۆژێکی خۆش و پرتەندروستی بۆ هەمووتان خواتان لەگەڵ.